من وەکو هونەرمەندێک نەک بەس تەنها خۆم هەموو هونەرمەندێک و هەموو تاکێکی کوردی ئەم کۆمەڵگای ئەم هەرێمێکە خۆمان تیاشین زۆر پێمان ناخۆشە کە شتێکی وا ڕوایە لە هەرێمەکەمان لە کوردستان ساڵانەمە سەیرەکەن کوردستان بردومانی شوێنە گەشتیارەکانەکە تۆ لە وڵاتێک کوردستانە کە تو کوردستانی خۆتە ئەچی بۆ سەیرانگایك بۆ دڵخۆشی ژیانی خۆت بەس لەو سەرەوە بە بریناری بیتەوە یا بە شێوایش زێکی کوشتار بێتەوە کە مردووەکەت بێنیتەوە نەک خۆشەکانی ژیانی بێنیتەوە ماڵەکەی خۆت ئەمە تاکە بەرپرسیارەتی لە حکوومەتە کە بتوانێ نێڵێ ئەم شێوازە ئەم بردومانە کە ساڵانە ڕوێ ئایا هۆکارەکەی چییە کە حکوومەت بێدەنە لە کوشتارکردنی ئەم هەرێمی خۆم نەکارێمی خۆمان ئەوە تا ئەم ساڵ بینیمان لە عەرەب تیاچوو نەکورد تیاچوو یعنی کەم خۆمان بۆ خۆمان من لە ئاستی خۆمەوە کە بینیم زۆر تراجیدی بوو شوێکی مەئساتی نوان زۆرم پێ ناخۆش بوو داواکاری ئەمەوە ئەوەیە کە بە دوواداچوون بۆم بابەتە بکەن نێڵن شێوازێکی لەم شێوە جارێکی تر لە هەرێمەکەمانە ڕووباو ببێ بە داگیرکەری ئەو وڵاتە خۆی کە هەر کات بێ و بە ئاسمانە بێت و بردومانی شوێنێک کە ناڕازایی ئەمە کە بە دوواداچوون بۆم کارە بکرێت و جارێکە دووبارە نەبێتەوە ئەو داگیرکاریە تازە نییە ینی ئەوە مێژوویکی دوور و درێژی هەیە سیاسەتی حکووماتی یەک بەدوایەکی تورکیا لە مێژوویکی دوور درێژەوە ئەو کاری کردووە ئەمە هیچ پەیوەندی نە بە خەڵکی تورکیاوە هەیە نە بە تورکەوە هەیە بەڵکو ئەمە سیاسەتێکی حکوومەتە حیزبێکی معەنە بەرامبەر بەگەلی کورد دەکرێت چکە ئێمە خەڵکێکی تورکی زۆر باشیشەیە کە پشتگیری کوردەکە کە نووسری تورکی گەورە هەیە لەسەر کورد هەڵدەداتێ بۆیە کە ئێمە کاتێک کە باسی لەو شتاناکەین ئەبێ بە وردبینیەوە باز لەوانە بکەین من بۆ خۆم ئەو مەسلەی بۆتە جیهانی دەولی ینی شتێک نییە بەستەنها من و تۆ قسەی لەسەر بکەین بەڵکو هەموو دنیا پێی زانیوە ئیستا گەیشتۆتە UN ئێستا هەموو جیهان لەسەری ئەدوێ و هەر هەمووی گیان بەرەنگاری ئەو شتا کاتەوە منش لێرەوە ئەو کارە نابەجێ ڕسواکەم من داوا لە هەموو ئەو ڕێکخراوانەکەم کە بەرژەوەندی تایبەتیان نەبێ و میلەتی کورد ئەم نیشتیمانە نەکەنە قوربانی لە پێناوی بەرژەوەنە تایبەتەکانیان لەگەڵ دەوڵەتی تورکیا بەڵکو بە جدی ئاوڕێکی جدی بدەنەوە لەو خەمە گەورەیە و بەهانای کوردەوە بێن.